ژنێک لە دوای دیارنەمانی لە ئەسکی مارێکدا دۆزرایەوە. ئافرەتێکی ئیندۆنیزی دەڕواتە سەرکار، بەڵام ئەو ڕۆژە کۆتا ڕۆژی کارکردنی بوو. لەبەر دەرکردنی لەسەر کارەکەی نا، بەڵکو بە یەکجاری نەگەڕایەوە. لە پاش بەدواداچوونی بۆ ماوەی چەند ڕۆژێک پۆلیسی ناوخۆ ژنێکی 54 ساڵیان دۆزیەوە کە بە بیری هیچ کەسێکدا نەدەهات. پۆلیس لە ئەسکی مارێکی پایسۆندا دۆزیانەوە کە جۆری ماری ئاناکۆندایە. لەو کێڵگەی کە کاری تێدا دەکرد درێژی ئەو جۆرە مارە 7 مەتر دەبێت. ئەو کەسانەی بە دوای ژنەکەدا دەگەڕان گومانیان بۆ مارەکە چوو لەبەرەوەی لەو ناوەدا بینرا بوو. هەروەها جلوبەرگ و جانتای ژنەکەشیان لەو شوێنەدا دۆزی بوویەوە. لە پاش کوشتنی مارەکە لاشەی ژنەکەیان لە سکیدا دۆزیەوە. پایسۆن مارێکی ژەهراوی نییە، بەڵام بەهۆی گەورەیەکەیەوە توانای قودانی مرۆڤ و ئاژەڵیشی هەیە. لە شوێنی شێداردا دەژی، بە تایبەت لە وڵاتانی ئاسیا و ئەفریقیا و ئوسترالیا زۆرن. با گەورەترین ماردا دەنرێن لە جیهاندا کە بە خنکاندن توانای بەرگریکردنی نێچیرەکەی ناهێڵێ.